نەخۆشخانەیەک لەسەر ئەرکی وڵاتی کەنەدا لە سلێمانی کرایەوە، بەڵام ئەوەش وەکو نەخۆشخانەکانی دیکە بەبێ دامەزراندنی کارمەند و بە چۆڵی بیندرا. This funding supported UNDP Iraq. وأماش تكان كراوة أم فندابو طالبشتي كردني هەوڵەکانی وەزارەتی تەندروستی UNDP و WHO لە عێراق. بەڕێز بریکاری وەزیری تەندروستی سەرۆکی کارمەندانی تەندروستی سلێمانی دەڵێ ئەوە دۆخی سلێمانیە، هەر نەخۆشخانەیە کە دەکرێتەوە کەسی بۆ دانامەزرێنن لە کاتێکدا 4,000 دەرچوو هەیە و ئەم سنوورە فرامۆش کراوە. ئێستا بەسپاسەوە وڵاتی کەنەدام خەستخانەی دروست کردووە لە ڕێگەی UNDPەوە، بەڵام حتا بڵێ بینایەکی جوانە، بەڵام بەچێ کەس نیبیەوە بڕێەوە. ئەوەش خەستخانەیە کە ئەڵمانیەکان دروستیان کرد، قرار بوو وەزارەتی تەندروستی لە ڕێگەی ئەنجومەنی وەزیران 150 کەسی بۆ دابمەزرێنێ، بەڵام کەسی دانەمەزران، هاتوون کۆمەڵی کارمەندی بە تەمەنیان لە شوێنەکانی ترەوە هێناوە، هەنێ ئیشی بەسیتی تیاکەن، ئەوەی تەنیشتی بۆیە ئەو 150 کەسش دانەمەزرانەوە. بەشێک لەو خێرخواز و وڵاتانەی لە ماوەی 5 ساڵی ڕابردوو لە سنووری پارێزگای سلێمانی نەخۆشخانەیان کردوتەوە، نەخۆشخانەکانیان بێکارمەندن، وەکو سەنتەری بوژانەوەی دڵ کە ئەڵمانیا دروستی کردووە، پێویستی بە 150 کارمەند هەیە، سەنتەری چەندنی مۆغ لە نەخۆشخانەی هیوا و بەشێک لە بنکەکانی دیکەش کە تا ئێستاش لەبەر بێکارمەندی بەداخراوی ماونەتەوە. ڕامیا عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.